پرۆگرامی سەفەرچی بۆ مانگی ڕەمەزان جیاواز دەبێت. هەرجارە و لە هەر شوێنێک لەگەڵ مامۆستایەکی ئاینی گفتوگۆ دەکەین سەبارەت بە ژیانی ڕۆژانەیان و کار و کەسابەت و قۆناغەکانی خوێندنیان. بۆ ئەمڕۆژ لە شاری قەڵاو منارەین میوانی مامۆستایەک دەبین کە بە نەرمونیانیەکە لە ناو خەڵک ناسراوە و وتارەکانی چیرۆک ئامێزن. لەگەڵمان بن. مامۆستاگیان زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆی کە کاتی خۆت پێبەخشین و میوانی ئێمەیت لە بەرنامەی سەفەرچی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحیم. هەرچی سوپاس و ستایشە هەر بۆ خوای پەروەردگارە و هەرچی درود و سڵاوەتی شیاوە بۆ پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم. سپاس بۆ جەنابیشتان بەخێراتنتان دەکەم و مێدەوارم کاتێکی بەسوود بەسەربەری. زۆر سپاس. تەندروستی چۆنە مامۆستا؟ وەڵا لەخوا بە زیاد بێ ئاساییە. هەموو مرۆڤێک لە ژیانی ئەم سەردەمە داوا بزانم تووشی نەخۆشی ئەوانە دەبێ، بەڵام نەخۆشیانێک کە لە جێگادا نەمانخا و لە کار و باری دین و دنیامان نەکا ئەوە هەر شکرانی خوای پەروەردگاری دەوێ، هەر بێ بەهێزبوونەوەیە نەوەڵا الحەمدوللا شکر باش. یاخوا لە ساغی مامۆستا باوردەوەردە بەدەم پیاسەوە باسی ژیانی مامۆستا فاتیح شارستێنی بکەین. قۆناغی خوێندنی مامۆستا لەکوێوە و چۆن دەستی پێکرد؟ قۆناغی خوێندنم من لەوەکو خوێندنی ئەکادیمی قوتابخانە کەمێکم خوێندووە، بەڵام زیاتر لە حوجرەی فەقەیاتیدا خوێندومە، لە سلێمانی خوێندومە، لە ڕانیۆ خوێندومە، لە پیرەمەگرون خوێندومە، هەتا دوجار لە خزمەت جەنابی مامۆستا شێخ خالیدی موفتی ئیجازەی مەلایەتیم وەرگرتووە. یعنی خوێندنی پەیمانگا و زانکۆ ئەوانم نەخوێندووە، من تەنها خوێندنی حوجرە وەکو ئەکادیمی حوجرە و دوا قۆناغیش کە پێی دەوترێت ئیجازەی مەلایەتی ئیجازەی عیلمی، ئەو ئیجازە منامەی مەلایەتیم هەیە لە خزمەت جەنابی مامۆستا شێخ خالیدی موفتیدا. هەڵبژاردەی خۆت و مامۆستا لە سەرەتاوە خۆت بەڵێ هەر لە مناڵیەوە بە حکمەوەی باوکیشم مەلا بوو، تر حەزم بە کاری مەلایەتی هەبوو، هەر وەکو پیشەنە هەر خولیام هەبوو کە لە منداڵیەوە حەزم دەکرد ببم بە مەلا. مامۆستا فاتیح لە ناو خەڵک خۆشەویستێکی تایبەتی هەیە، ئەمە لە وتارەکانیش بە تایبەت شێوازێکی نەرمونیانی بۆ گەیاندنی پەیامی ئیسلام بەکاردێنیت. والله هەرچی هەبێ فەزلی خوای پەروەردگارە بە دڵنیاییەوە ئینسان کاتێککە خەڵکەگە خۆشی بێ و مەرحەبایی بکە ئەوە هی بەندەی کەم و کوڕ نییە، ئەوە هی خوای پەروەردگارە، فەزلی خوایە. من هەمیشە ئامۆژگاری ماڵ و منداڵی خۆشم وتووە کردووە و بە منداڵەکانی خۆم وتووە باوکتان مامۆستا فاتیح شارستێنی ئەگەر ئیسلام نەبووایە دڵنیا بن ئەگەر گەورەی ئەو قورئان و پەیام و مینبەری مزگەوت نەبووایە لەسەر جادە خەڵک نەک مەرحەبایی نەدەکردین، تەنانەت سڵاومان لە خەڵک کرد ئێمە خۆمان ئەوەندە بە بچووک و بە کەمتەرخەم دەزانین بەرامبەر بە میلەتەکەمان ڕەنگە خەڵک جوابی سەلامەکەشی نەداینەوە. مامۆستا هەمیشە ناوڕۆکی وتارەکانت دەوڵەمەندم بە چیرۆک. مامۆستا فاتیح چۆن ئەم چیرۆکانە دەست دەخات؟ هەمیشە و چیرۆکانی کەوا لە وتارەکانمدا ئەو بەسەرهاتانە دەگێڕمەوە، هیچی بیستراوی دەمی جەنابت و فڵان و فڵان نییە. سەدان کەس شتێکم لە مزگەوت تا بۆ بگێڕێتەوە من لە میبەرەوە باسی ناکەم، هەمووی لە ناو کتێبدا هەیە. کتێبەکانی ژەوە نین کتێبی ئاسایی بن، کتێبەکان بە تایبەتی لەم قۆناغانەی دواییدا لەسەر میمبەر ناوی کتێبەکە و نووسەری کتێبەکە و چاپی کتێبەکە و لاپەڕە و بەرگی کتێبەکەش دەڵێن. ئامانجیشم لەوە ئەوەیە کە ئەمانە حیکایەتی گوێئاگردان نین. گێڕەرەوەی ئەم بەسەرهاتانە کەسانێکی زۆر ئەکادیمین، زۆربیان هەڵگری بڕوانامەی دکتۆران، چکۆ ناوەکانیان دێنم بۆ کتێبەکانیشان باز دەکەم. ئەوانە کەسانێکن لە فکری ئیسلامیدا لە پلەکانی پێشەوەدان، مامۆستای زانکۆن، پزیشکی گەورن لە جامیعەکانی ئەمریکادا، و ئەو بەسەرهاتانە ئامانجی من لێ ئەوەیە خوێنەر بە ئاگا بێنێتەوە، چونکە دوو چیرۆکمان هەیە خەڵکی کوردی ئێمە بەداخەوە تۆ زجاری وا هەیە بەڕەخنە ڕزسەر ئێمە دەشکێتەوە. چیرۆک هەیە لە کاتی خەوا کاتی خۆی دایک و نەنەی ئێمە و تە جەنابیشتان و بەڕێزانی بینەریش بۆیان دەجێڕینەوە بۆی مناڵک بخەوێنن، چیرۆک بتخەوێنێت. چیرۆکەکانی ئێمە بە میلەت دەڵێن مەخەوە، ئەڵە بە ئاگا بە، هۆشیار بە. چیرۆکی ژیانی هەمومان زۆربەی کات لە یەک دەچێت، بە تایبەتی ئێمە لە چوارچێوەی جوگرافیای کوردستاندا ژیانێکی تەقریبەن دووبارەمان هەیە. میلەتێکین چونکە وەکو ئەوروپیەکان نین، ژیانمان زۆر کۆپیەکە. کاتێک کە من هەڵەیەک دەکەم و باز دەکرێت جەنابەت بە ئاگا دەیتەوە، سەی دەکەی خەریکە تۆ هەمان هەڵەی من دەکەیتەوە. ئەم چیرۆکەی مزگەوت کە نووسەرەکەی دیارە کە بەرپرسیارەتی هەیە کە لە کتێبە تۆمار کراوە، جەنابەت کە لە گوێگری وتارەکەی منی بە ئاگا دەیتەوە، بەخوا خەریکە من هەمان ڕێگەی هەڵە دەگرم. جاری وان نمونەیەکی جوانە، جەنابەت دڵت خۆشە لەخوا بە زیاد هەمان خێزانی بەختەوە لە ماڵەکەی مندا هەیە، کەواتە خاڵی یەکەم کە من چیرۆکەکان دەست دەخەم هیچی بیستنی خەڵک نییە.
ئەوە نیە فڵان کەس تەلەفۆنی بۆ کردم و هەمووی لە خوێندنەوەی خۆت هەمووی خوێندنەوەی خۆمەوە بە تایبەتی کتێبەکانی پێشووترم لە دوای هەموو وتارێکەوە دوای هەموو وتارێک نە ئاخری کتێبەکە دوای هەموو وتارێک وتومە ئەم وتارە لەم کتێبانە بە تایبەتی چیرۆکەکانی ئەمە سەرچاوەکەیەتی لە قۆناقی ئێستامدا هەم لە کتێبەکاندا هەم لەسەر منبەریش ڕاستەوە خۆ باسی کتێبەکە و نووسەرەکەی دەکەم ئەوە یەک دووەم ئامانجم ئەوەیە خەڵک لە وتارەکانی من درێژترن لە هی خەڵکی تر نامەوێت من وتار هەڵپڕوسکێنم بە کوردەواری 10 دقایقی خوتبەم نییە ئەمە ئامانجێک بگە دەرسی هەفتانەیە وتار وەکو چۆن محازەری زانکۆ خەڵک دادەنیشە باڵێ هەنا وتار قەت محازەری جەناب زانکۆت بینیوە پەیمانگات بینیوە دەدەقە بێ هەشتیوە هەیە هەر لە بنەڕەتیەوە ئێمە کە دەچینە مەکتەب دەرسێکت بینیوە ئەی هاوار چارەگێک بێ هەلانی کەم 40 دقەیە وتاری جمعەش دەرسی هەفتەیە ئەتر خەڵک چۆنی لێک دەداتەوە بۆ خۆم ئەوە بیر و ڕامە لەناو ئەم وتارە 40 دقەیەدا دانیشتوو مێشکی جەنجاڵ دەبێ ئەگەر بەسەر هاتێکی تێدا نەبێ ڕووداوێکی واقعی تێدا نەبێ بڕۆکە خەو دەیباتەوە سوسێکی مزگەوتەکە تۆ هەر تەفسیری بۆ دەکەی ئاەتی بۆ دەخوێنەوە حەدیسی پیرۆزی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بۆ دەخوێنێ وەختی ئەزانی خەیاڵ بردوێتەوە کە لە کتوپڕا دەڵێی لە ناوەڕاستی تەقریبا 70 دقەدا دەڵی سەرنجی ئەم ڕووداوە بدەن من خۆم سەیری بینەران دەکەم هەمووی بە ئاگادێتەوە باگادێتەوە جارشکە نوێ دەبێتەوە لەگەڵ وتارەکە وەکو کەواتە تۆ گەڕاویەوە سەرەتای وتار 70 دقیقە دەخوێنێ وتارێکی تێر و تەسەلت داوە کەسیش لە مزگەوتەکە بە تەحەداوە دەڵم دەگمەن لە وتاری ئەمەدا خەڵک خەوی لێ نەکەوتووە و خەیاڵیش نەیبردوێتەوە ئەوە بەرهەمی ئەو چیرۆکەیە سێمیان ئامانجێک کە خەڵک ڕەنبێت لە من تێی نەگات تا ئێستا ئەوەیە ئەمەوێ گوێگری وتارەکانم ئاشنا بکەم بە کتێبەکان چەند جار لە پێشانگای نێودەوڵەتی کتێبە خەڵکم بینیوە خوشکێکم لە کەرکووکەوە هاتبوو بۆ پێشانگەی سلێمانی ئەمساڵ ئەوەی مانگی یانزەکرایەوە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەوێ وتی مامۆستا هاتووم کتێبەکانی دکتۆر حەسەن شەمسی پاشا بکڕم بڕوا بکە نەمزانیوە ئەو دکتۆرە هەر هەیە لە جیهاندا و هیچ کتێبێکیشیم نەبوو ئەوەندە لە وتارەکانە باس کرد ئەمڕۆ هاتووم یەک علاقی گەورە 15 کتێبی ئەوم کڕیوە ئاچاو لێ گوێگرێکی وتار لە ماڵی خۆیەوە لە ڕادوەیەکەوە لە پەیجێکەوە لە مۆبایلێکەوە دەگەڕێ بە دوی کتێبی نووسەرێکی ناوداری ئەم جیهانەدا کە پێشتر هەر ناوی نەبیستووە کەواتە ئامانجی من لەوە ئەوەیە کە لە ڕێگەی بەسەرهات و چیرۆکەکانەوە گوێگری وتارەکانم ئاشنا بکەم بە بەرهەمی زانایان زانانی کوردی خۆمان بن جێمە نووسەری زۆر باشی کوردمان هەیە زۆربەی کات خەڵک پێی وتم وەڵڵاهی مامۆستا نەمزانیوە ئەو شاعیرە لە کووردا هەیە مامۆستا تا ئێستا لەسەر ئەو چیرۆکانەی کە لە وتار دەیخوێنیتەوە ینی باگراوندێکت بۆ گەڕاوەتەوە لەسەر ئەم چیرۆکانە ژیانی کەسێک بگۆڕێت بەدڵنیایەوە یان لە وتارەکانیش نەک هەر چیرۆگانی وتارەکانش کاریگەری لەسەر کەسێک دروست کردبێت وەکو ئەوەی کە چیرۆکی ژیانی کەسێک باز دەکەی ئەوە چەندەها جار یعنی تقریبا ئەم وتارانی دواترینم لە مزگەوتی ڕێگەی بەهەشتا خەڵکێک لە دوای وتار دەهات بۆ لام یگو مامۆستا وەڵڵاهی ئەم وتارە باسی منت کرد ئەمە ڕێگ منم یعنی هەر لە ناو مزگەوتەکەدا لە دوای تەواوبوونی نوێژی هەینی خەڵک دەهاتەوە بۆ لام ئەیگوی مامۆستا باوەڕکە ئەم وتارە ڕێک باسی ژیانی من بوو یەکێک باڵێ چەندینی تەداهات داتمە بەر دەرگای مزگەوت ئەچوومە پاس دەچوومە بۆ سلێمانی بە پاسی خەت من هاتووی سلێمانی هەولێر دەکەم لە ناو پاسەکەی خەڵک دەیگو مامۆستا لایڤەکەم کردبەوە ئەمڕۆ من نەهاتمە وتاری جمعە بەڵام ڕێک ئەوە ژیانی من بوو کۆپی یەکی نییە ئەمە زۆر بمان کۆمەڵگایەکین لە چاکە و خراپەتدا چاولێکەری یەکترین و ڕووداوەکانی ژیانمان دووبارە دەبنەوە بە دڵنیاییەوە زۆر بەیکات هەر لە دوای وتار پێم وتراوە مامۆستا ئەم وتارە ڕێک ئاوی کرد بە دڵی مندا ڕێک باسی من بوو و وەکو کاریگەریش بە ئیزنی خواوەهی بەندەنا هی فەزلی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پاکی ئەم شەریعەتە کە تەنها ئەم ئاوە خاوێنە ماوە لەسەر زەویدا ئاوێکی زوڵاڵ و خەڵکی لە تینوێتی ڕزگارکە ئەویش بانگی ئیسلامە پەیامی ئیسلامە ئەوەی کە هەمیشە تقریبا لە یادم بێەوە هەمویانم لە یادە ئەویش جارێکیان لە زانکۆی هەولێری پزیشکی بووم لە ئاهەنگی دەرچووندا هەم سەرۆکی زانکۆ و هەم مامۆستاکانی ڕاگری کۆلێژ و ئەوانە تقریبا دۆستایەتی نزیکم هەیە لەگەڵیاندا داوت کرا بووم لەوێ بۆ ئاهەنگی دەرچوونی قوتابیان لە کۆلێجی زانکۆی هەولێری پزیشکی لە هاتنە دەرەوەمدا خوشکێک کچێکم هات باوەشی پێداکردم و دەستی ماچ کردم ینی وەکو باوکی خۆی ئەوە وەکو کچەکەی خۆم وتی مامۆستا دەستی کرد بە گریان من ناڕەحەت بووم کۆمەڵی ئوستازی جامیعی زانکۆی هەولێری پزیشکیم لەگەڵایە هەندێک برادەر و دۆستی خۆم هەندێک قوتابیەکانی زانکۆ تر ناڕەحەت بووم لەوەی هەم ناڕەحەت بووم بەوەی ئافرەتێک تۆ وەکو لە ڕووی شەریعەتەوە ناجائیزە کەسێک دەستی بەردەستت کەوێت ئەوە هەر کەسێک بێت لە ڕووی شەریعەتەوە جائیز نیە گە تۆ وەکو باوکی ئەوی جوابی بەوەی یەکەم ناڕەحەت بووم دووەم گریانێکی وا گریا لەو شوێنە عامەدا
دیسان بۆم معلوم بێ ئەم کچە بۆ وا دەگریا من قەت یەکترمان نەبینی و یەکتر ناناسیینە بە چ گرفتێکی هەبێ بەڵام ئێمە دوو جۆر گریانمان هەیە فرمێسکێکمان هەیە گەرمە کە ئینسان دڵناڕەحەت دەبێت فرمێسکەکانی دەستی لێدا وەکو ئاگر وایە گەرمە فرمێسکی شادیە کە ئینسان لە خۆشییاندا دەگریا کەسێکە خۆشیەک دەبینی کەسێکی خۆشەویست دەبینی ئەو فرمێسکانی بە چاوتا دێتە خوارەوە دەستیان لێدە ساردا جیاوازی هەر سبحان الله لە ڕووی فیزیکیشەوە فرمێسکەکان فەرقیان هەیە ئەو فرمێسکی شادی داڕشت باوکی خۆی بینیوە کەسێکی نزیکی خۆی بینیوە کە مامۆستا فاتیحە ئێوتم کچە شیرینەکەم باوکی باوکم سوپاست دەکەم گەورەی نوان بەستۆ بۆ دڵت پڕەوەی نوتی وڵام مامۆستا من ئێستا لەژێر خاکا دەبووم ئەوە برایانم هەموو لەگەڵاون کە شایدی حاڵەکەن وتی من ئێستا لەژێر خاکا دەبووم چەند ساڵێک بۆ ئێستا مردبووم و لە قیامەتیشا عقوبەتباری بەد دەمی خوا دەبووم چونکە من لە قۆناغی 12 ساڵی یەکەم ئەو نمرەیەم نەهێنا کە خۆم دەمەویست کە خواستی خۆم بوو کە من دەمەویست ببم بە پزیشک یان بەلانی کەم دەرمانساز سەیدەلانی بخوێنم بەڵام ئەو نمرەیەم بۆم هاتەوە دەبوومە مامۆستایەک لە کۆلێژێکی یعنی شوێنێکی ئاسایی کە ئەوەی خۆم دەمەویست ئەوە نەبووی نە هەموو کۆلێژەکان هەروەکو یەک گرنگن ئەڵە لە دڵی مناوەم دەزانی دنیا تەواو بووە وتی بڕیارمدا خۆم بخنکێنم تەنانەت چوم لە بازار حەبلێکم کڕی بە شوێنی پانکەکەدا هەڵم واسی وتمدایە گوڵەپەکەمان تاوانێ پەیژەیەکمان هەبوو چوومە سەر شوێنی پانکەکە حەبلەکەم هەڵواسی ئامادەم کردبوو لە نیوەشاق بیخەمە ملی خۆمەوە وتی بەڵام ترسێکی قیامەتم هەبوو من ئەهلی نوێژ بووم عنی هابووە نوێشکردن بەردەوام دەجێڕێتەوە لە خراپە وتی دەستنوێژم گر وتم خوایەگیان من نامەوێت ئاوازارشکە بچمەوە ناو کۆمەڵگا نامەوێت خزمەکانم کەسەکانم ببینم جا لەوێدا من هەڵەیەکم بۆ دەرکەوتیمە زۆر جار لای خەڵکڵن کچەکەم دەبێتە دکتۆر کوڕەکەم دەبێتە ئەندازیات دەی لەوانەیە نەبێ ئەوەندە جاری دمەیشکێنەوە هەوڵی خۆت بدە خواشتی بڕیاردا بێ ئیشاءڵڵا ئەوە بۆ تۆ خێری تێدایە ئەم ئەوە نەوتبووی من لە کۆلێجی پزیشکی وەردەگیرم وتی لە ڕووم نەدەهاتەوە جارشکە یەکێ لە خزمان و میوان و دۆستەکانی باوکو دایک تۆ چی چەند بەرزت دەبینی و کەوتیەوە کوێ کەوتێ خوارەوە وتم مردنم بە پێ باشترە لەوەی کە جارشکە لە ڕووم نایە لە ناومەدیسەکانی ماڵی خۆمانە لەگەڵ میوانەکان و خزم و کەسوکار و هاوڕیانمدا دانیشتمەوە وە بڕیاری کۆتاییمدا خۆم بخنکێنم بەڵام دوای لە حزەی سەرمەرگم ویستم موبایلەکەم بکەمەوە چەند ئاەتێک جەق لە قورئانی پیرۆز گوێ بگرم وتم خۆیان من خەجاڵەتباری قاپی تۆم بەڵام مردنم پێخۆشترە چونکە تۆ لێم دەبووری بەڵام ئەو خەڵکە لێم نابوورێ وام بیر دەکردەوە کە خەڵک ئەوەندە گرنگە بەلامەوە ئەڵێ لەو کاتەدا باسی کردوتی وەڵی لەو کاتەدا مامۆستا باوەڕ کە قورئانەکە نەهاتە پێشەوە وتارێکی تۆ هات گەشتبین بە بەژیان ڕاستە وتارێک لەوانەیە بە ملیۆن خەڵک بینی بێتی وتی ئەو وتارم بۆ هات زۆر من موبایل بەکار نانم ئەوە موبایل دەڵی ساحیرە باسی شتێک دەکەی ئەو شتانت بۆ دێنی تۆدا بووە یان شتێک داواکرد ئەو شتانە دێنە کە تۆ پێویستت پێی بووە ئەڵوتی ئەو بابەتە هات سێ جارم لەسەر یەک گوێ لێگرت دنیاوانیە بەخوا مامۆستاەوەی کە باسی دەکە ڕێک باسی ژیانی منە من ڕێک باسی کەسێکم کردووە کە شکستی هێناوە لە ژیاندا دوایی چۆن هەستاوەتەوە چۆن بە هەموو ئاواتەکانی گەیشتۆ خوا پشتیوانی بووە وتی وەڵی هەستام حەبلەکەم لێ کردەوە حەبلەکەم لێکردەوە باڵێ سوزدەی شکرم بۆ خوا بردەستم کردەوە بە خوێندن ساڵی دووەم لە کۆلێجی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکی وەرگیرام ئەم ساڵ کۆتا خۆناغی خوێندنمە پێنجم ساڵەکەم تەواو کردەوە ئیتر هەفتەی تەخەڕوجمە ئەمڕۆ بەس کە چاوم بە تۆکەوە لێ ناو خەڵکدا ڕسمت دەگەل یعنی وتم ئەوە باوکمە برامە کەسمە زۆر شادمان بووم بڕوان پێ بکەوەم زانی هەموو دنیا هی منە تەنانەت ناو ژمارە تەلەفۆن من تەلەفۆنم پێنێوتیەوە ژمارە تەلەفۆن و مامۆستا لە هەر شوێنێکی ئەم دنیادا تۆ لە جێی باوکمی کەسوکارمی دڵنیا بە ئێستا من چەند ساڵێک بوو لە ژێر خاکا بووم ئێستا ئەم کچێ ئێستا نەدەبووم کە بوومە دکتۆری سەیدەلانی ئەوە جاری وای لە کورتەوتارێکە ئەوە ژیانی کەسێک دەگۆڕێ چەند گەنج هەبووە کاتێک کە بە دڵخوازی نەگەیشتووە وتوێتی مامۆستا بە تەما بووم بچمە سەر ماڵی وافرەدار حەیان بەرم چۆن وعدی بە منداوشی بە کەسێکی کردو گوێم لە یەک وتاری تۆ بووە کە ئینسانی مرد ئەم کارانە ناکە یەکسەر پەشیمان بوومەوە وتومە ناتەواو قسەکانی مامۆستا زۆر تەواو من لە لایشکەوە دەست بە ژیانێکی نوێ دەکەم ئەتر ئەوانە زۆرن ڕۆژانە ئەوەش هەرچی هەیە هی ئەمە نییە عەرزم کردنی ئینشاڵڵا بەدڵێکی پاکە وتراوە و کاریگەری لە سەدڵی بەرامبەر داناوە ئەوەی کە ژیانی ئەم کچەی بەنمونە ژیانی ئەو کچەی گۆڕیوە وتارێک بوو کە ناوی گەشتبین بە لە ژیان بەڵێ گەشتبین بە بەژیان کورد بوو یعنی دەرهێنرا ڕاست زۆر کەس ئەڵێن مامۆستا فاتح کوڕۆکی ڕاستەقینەی ئایم پیشانی خەڵک دەدات هەندێک کەسی لە لای شترەوە دەڵێن تەنها دیوە گەشت و جوانەکەی پیشان دەدات لەسەر ئەمە چ قسەیەکتە هەرگیز پێم وانی ئیسلام دیوێکی ناشرینی هەبێ من ئیسلام لە خۆم لە باوک و دایکم لە منداڵەکانم لە خوێنی ناو جەستم بەلاوە خۆشەویسترە بڕوات هەبێ مامۆستاگەر ئەم دنیایان پێخۆشە بەوە پێم خۆشە ڕۆژێک یەکدا پەڕ بۆ دین بنووسم ئیسلام هەموو شتێکمە ئێستا ئێمە ئەم لەم جەوە خۆشەدا لەم شارە ئاوەداندا خۆی گەورە ئەمانی کوردستان پارێزای الحەمدولیلا
ئێستا ئەمە دانیشتوین وەرە کەسێکم پێ بڵێ من یەک نمونە دێنمەوە هەر کەسێک تەحەدا دەکەم تەحەداگڕم بە جوان نەبێ بەڵام دەڵم مەدان کراوەیە چێ هەیە تیشکی خۆرم لەم خۆرە زیێڕینە جوانترە بۆ بێنێ کاکە خۆرێکی کەمان بۆ بێنن ئێمە ئەم خۆرە دیوە ناشرینەکەی نیشان دەدەین دیوە خراپەکەی نیشان دەدەین با بە خۆر هەمووی خێر و بەرەکەتە کەسێشکە بەم خۆری غەیری خوا کە دروستی کردووە خۆرێکی کەمان نیشاندا ئێمە ڕازین چێ مانگێکی شەوی چواردەمان نیشاندا لە ئاسمانێکی ساماڵی کوردستاندا چێت لە جوانتر لەم ئەستێرانە چێ جوانتر لەو هەوای ئۆکسسیجینێکی ئێستا من و تۆ هەڵی دەمژین چێ جوانتر لەو درەختەی دووەم ئۆکسیدی کاربۆنەکەمان لێ وەردەگرێ و فیلتەری دەکا و ئۆکسسیجینەکەمان دەداتەوە ئەو خوای کە ئەمانەی دروست کردو هەر ئەو خوایە کە ئەو قورئانی ناردووە هەر ئەو خوایە کە پێغەمبەرانی ناردووە هەر ئەو خوایە کە پێغەمبەری خاتم محەممەد صلی الله عليه وسلم ناردووە بۆیە ئیسلام دیوی ڕەش و دیوی گەشی نییە ئیسلام هەمووی گەشەوەکو ئەم خۆرە بەڵام ئێستا ئەم خۆرە ئەگە بە نەزانی بەکاری بێنی زەرد لێدایاننا وانە وەرە تۆ لە هاوینە لەکانت دانێ لە بەیانەوە تا ئێوار لەبەر خۆرەکە بە پێستەکەت هەمووی هەڵدەدا ئەرە خەتای خۆرەکەی خوایە یان خەتای خۆت بووە تۆ نەتزانیوە سوودی لێ وەرگری تۆ نەتزانی بەیانیانێکی زوو بێیت و لە تیشکی خۆری خوای پەروەردگار سوودمەند بی ئیسلامی ژوایە ئیسلامیش خەڵکانێک کە بە نەزانی بەکاری دێنن خەتای ئیسلام نییە ئیسلام دی ڕەش و گەشی نییە هەمووی گەشە بەڵام کەسێک خۆی نەزانە بە نەزانی بەکاری هێناوە سووتاندوویەتی ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی خۆی ئەمەشی ود هەلەکە المتەنەطیعون بە هیلاکات چوون ئەوانەی کە ئیسلام بە نەزانی بەکاردێنن کە ڕۆژ چوونێک ڕۆدەچن وەکو ئەو کەسەوایە لە مانگی تەمموزە لە بەیانی تا ئێوارە جلەکانیشی داناوە هیچیش کوڵاویش و عینەکیشی لە چاوانە لەبەر تیشکی خۆرە و لۆمەی خۆرەکەش دەکا و خۆرەکە بۆ سووتانتم نەکرێت تۆ نەتزانی خۆت نەپاراستەوە تۆ نەتزانی خۆر چۆن بەکاردێ ئیسلامیش خۆری پەروەردگارە لەسەر زەویدا هەتا قیامەت هیچ بەرنامەیەک نییە هیچ ئاینێک نییە هیچ ئایدۆلۆژیە و ڕێبازێک نییە وەکو ئیسلام لەیلوها کە نەهاریها پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیسلام شەوەکەشی وەکو ڕۆژەکەی ڕووناکە وای ئەو قسانە قەت قبوڵم نییە خەڵکی وێ مامۆستا دیوە گەشەکە ئیسلام نیشان دەدا بڕواکە ئیسلام وەکو خۆی نیشان دەدەم بەڵام ئیسلام هەمووی گەشیە هەمووی پاکیە لەیلوها کە نەهاریها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمووی شەوەکەشی وەکو ڕۆژەکەی ڕووناکە ئێمە هەمومان ڕووناکە لە خوا بەزیاد بێت مامۆستا پێما بە لەلایەن هەندێک لە توندڕەوەکانەوە ڕەخنەت لێ گیرا و تەنانەت هەڕەشەش لێکراوە لەسەر ئەمە چ قسەیەکتە هەموو پەیامدارێک ئەگە پەیامداربی ئەگە مەبدەئت هەبێ ئەبێ لە بەرامبەرە چاوەڕێی کاردانەوەش بکەیت بەرامبەرت بکرێ ئەی ناوتار بێش هەیە لە وڵاتەدا 50 ساڵ وتار دەخوێنێتەوە نە ئەهلی مزگەوت نە دەرەوەی مزگەوت کەسێک پێی ناڵە پشتی چاوت برۆیە چونکە مەبدەئی نەبووە لاپەڕەیەکی هێناوە و هەموو ساڵ دووبارەی دەکاتەوانێ و بۆ خۆشی باوەکە جاری وایە مامۆستا لەگەڵ ڕێزمدا نازانێت دەڵێتی موظفی ئەو قافە ئەم موظف دەچێتە دایرەی بۆی معاشەکەی نەبڕێ ئەمیش موظفە ئێمە موظف نین من موظف نیم من بانک خوازم من ژیانم بە ئیسلامەوە بەندە وە پەیوەست نیم بە هیچ دام و دەستگایەک و حکومەت و دەسەڵاتێکیشەوە ئەوەی خوا بە حەقی بزانێ دێڵم لە بەرامبەر ئەو مەبدەئەدا کە هەتا بە دڵنیاییەوە دوو چین لێت ڕاست دەبنەوە ئەو دوو چینەش لە زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەبوون ئەوانیش یەکەمیان چینی توندڕەوانی ئاینن کە لە چوارچەوەی ئیسلامەکە چوونە دەرەوە کە پێیان دەڵێن خەواریج ئەوانە هەتا قیامەت دەمێنن بەڵام هەر جاری بە فکرێکەوە هەر جاری ناوێکی نوێیان هەیە ناوێکن لەژێر تەنزیمێکە کۆ دەبنەوە و ئەوانە غەیری خۆیان نابینن و ئاڵاکەشیان لا ئیلاهە ئیلا اللهە وەکو من و تۆ بەڵام ئێمە مامۆستا و هەموو بینەرانیشەوە بزانن جەنگی مەبدەی ئێمە لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەو بەڕێزانەدا جەنگی ڕێگایە نەک ڕێبوار من لەگەڵ هیچ ڕێبوارێکا کێشەم نییە من لەگەڵ هیچ ڕێبوارێکی ئەو ڕێگانەدا کێشەم نییە من لەگەڵ ڕێگاکەدا کێشەم هەیە کابراگە لەو ڕێگای لایدا هەر براکەی جارانمانە ئێستا شەر برامانە بەڵام هەڵەی کردووە ئەم ڕێگایی تۆ پێیدا دەڕووی من ڕێژکراوە هەڵەیە برام ئەم تونڕەوێ لە ناوت دەبە و دوای ساڵانی چکە دەزانم دەگەڕێتەوە سەر منهەجە میان ڕەویەکەی ئێمە دەگەی ڕێ سەر هەمان فکر کە ئیسلامی حەق ئەوەیە ئیسلامی وەسەتە ئەو تونڕەوانە بە وتارەکانمان خۆشحاڵ نین مامۆستا دین ئاسان دەکەم ئەدەی خۆی دین هەر خۆی وایە ئینە دینە یوسڕون دینی خۆ ئاسانە خۆ من ئاسانی ناکەم خوا چەندین شوێنی قورئان بخوێنەوە وما جعل عليكم في الدين من حرج بابە لە ئیسلامدا لە دینەکەی خۆی پەروەردگارە قورسایی تێدا نیە شتێکی مامۆستاوەیە کە دینەکە و خۆی دەگەێن وەکو خۆی دەگەێنم تونندڕەوەکە خۆی تونندڕەوە جا ئەمانە لە مێژووی ئیسلامدا کاکە خۆ هەر دوژمنایەتی منیان نەکردو هەر هەڕەشیان لە من نەکردو هەوڵی تیرۆری منیان نەداوە ئیمامی عەلیان تیرۆر نەکرد
زاواکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چوارەم خولەفای ڕاشیدین خۆ بەدەستی کەسی ناحەز بە ئیسلام نەکوژرا ئەو کەسێک کە ئیمامی علی شەهید کرد دەیگوت لە خوا بەزیاد بێ ئومێدەوارم خوێنی علی لە قیامەتە شەفاعەتم بۆ بکە ئەوەندە بەقوە دەیگوت لا إله إلا الله ئەوەندە خۆی بە حەق دەزانی لەسەر ئیسلام بەڵام هەموو چوارچێوەکان ئیسلامی بەجێهێشت بوو دووەم جەنگی من کە لەگەڵ ڕێبوارەکانم نییە لەگەڵ ڕێگاکانە جەنگم هەیە ئەویش گەندەڵکارانی حکومەتی هەرێمی کوردستانن بەردەوام وتارەکانی من نوکێکی لەسەر ئەوانە من لەگەڵ فڵان کەس و فڵان مەسوولە منیە کاکە من لەگەڵ ڕێگای گەندەڵیمە ئەڵم ئەم وڵاتە بە گەندەڵی خەریکە هەڵدەتەکێ نابێ هیچ کە گەندەڵی هەبێت دوایی هەمومان وێران دەبین ئەو کەشتێکە وەرگەڕا منیش غەرق دەبم تۆی مەسوولیش غەرق دەبی ئەوی هاوڵاتی بێتاوانیش غەرق دەبێت با کەشتەکەمان سەلامەت بێ باخێ مەشڕەکەی سەر هەرێمی کوردستان هەڵنەگیرێ جاو لەو تارەکەدا من بە سەدان خەڵکی پلەدار پایەدار لە حیزبی و حکومی دوای وتا دەستخۆشی دەکردن وتێت وەڵڵاهی مامۆستام قسانە هەمووی حەقە بۆ چونکە ئەو ڕێبوارە خۆی گەندەڵ نییە ئەوەی تری کە گەندەڵە هەل لە دوای وتارەوە باڕی لێ هەڵدەستێ مامۆستا چۆن دەبشتی وا بکە و کاکە مامۆستا ڕێگەی مەدەن و مامۆستا هەر حیای حکومەتی بدو ئەوە خۆی تێدایەتی من لەگەڕ ڕێگای گەندەڵی دژایەتیم هەیە نەک لەگەڵ ڕێبواران ئەگە تۆ تەوبەت کرد و هاتی بووی بە بەرپرسێکی ساڵحی ئەم خەڵکە وەڵا برا من دەستخۆشی لێ دەکەم و خۆشت بە وتارەکان قەڵزنی تونندڕەوی ژوایە ئێمە لەگەڵ ئەم دوو ڕێگایەدا لە دژایەتی داین بەردەوە چونکە هەردووکیان بە حەڵە دەزانین بە یەقینەوە مامۆستا تونترین ڕەخنە تا ئێستا لە گیرا بێت چی بووە هەموو ئەو ڕخنا دەبوون کە لە پێغەمبەری خاتەم و لە پێغەمبەرانی تر سەلامی خوا لە هەمویان بێگیراوە بە پێغەمبەری صلی الله علیه و سلم وتراوە ساحیرە پیان وتراوە شێتە پیان وتراوە بیان وتۆ جادوگەرە پیان وتۆ کاهینە ئەم پیاوە فاڵچیە پیان وتووە ضەلالی مبینە بە نوحیان دەوت ئەمە فی سەفاهەتین ئەمە بێعەقڵە بە هەمان ڕەخنەش لە ئێمە گیراوە بۆیە زۆر بەلامانەوە ئاسایە من هەموو ڕۆژە قورئان دەخوێنمەوە خۆ ئەم وشانە دڵم بریندار دەکات کە بە پێغەمبەرەکەم صلی الله علیه و سلم وتراوە وتۆ شاعیرە بەڵێ ئەمان بابە مەهەش سەبە منوتەوە مامۆستا گۆرە شعر دەخوێنێتەوە بە پێغەمبەریان دڵ ئەمە شعر دەخوێنێتەوە دەیانوت ئەساطیر الأولین خۆ محەممەدە چیرۆک بێژە بابە خۆمە هەر دەڵێ واو و ساڵح وای کردو نوح وای کردو لوط وای کردو مە هەموو وتارەکانی چیرۆکن یا هەمان شتیش بێمە دەوترێ بۆیە زۆر دەبێ بەلامانەوە ئاسایی بێ من ئەو پێشەوە ئازیزم ئەو پێشەوایانم کە پێغەمبەرانن سەلامی خوا لە هەمویان بێ ئەمە کاروانە مامۆستا ئەمە کاروانی ساڵحان و پێغەمبەرانە ئێمە لە ڕیزی ئەو کارواندا بە فەزلی خوا جێی خۆمان کردوێتەوە دەبێت زۆر چاوەڕێبی زۆر چاوەڕێبی بۆ شەهیدبوونی خۆت بۆ گیان لە دەستدانی خۆت چونکە پێغەمبەرانێک بە مشار دانی هێنان پێغەمبەرانێک سەریان بڕین پێغەمبەرانێک سووتاندیانن پێغەمبەران ناحەزان کەمینیان بۆ دانان ئەبێت تۆ ئەگەر ڕێبواری ئەم ڕێگایەوی زۆرت بەلاوە ئاسایی بێ ئەم ڕێگایە هەمووشی بە گوڵ و گوڵزان نەچێندراوە هەمان ئەو ڕخنانی ئاڕاستی من کراون لە قورئانە بۆ پێغەمبەران خوێندوتەوە بۆیە بە پێچەوانەوە ئەو کاتە دڵخەمبار بووم کە بە پێغەمبەرەکەم صلی الله علیه و سلم کاتی خۆی واوتراوە ئەوەی ئێمە بەندەیەکی گوناهبارین و ڕەنبێ خەڵکێک فەقیرەوە خۆی لێمان حاڵی نەبوو بێ ئەوەی کە دژایەتیم دەکا بێ یەک هەفتە بە یەکەوە هاوڕێ بین دڵنیام دەبینە دوو دۆستی زۆر گیانی بە گیانی یەکتر زۆر ڕاست مامۆستا ئەگەر وتارێک لە مینبەر یەک جار پەیامەکەی بگات لە سۆشیال میدیا دوو جار پەیامەکەی دەگات ینی هەر کەسێک هەر کاتێک بیەوە توانێت گوێی لێ بگرێت ئێوە خۆتان دەتانەوێت سۆشیال میدیا بکەنە کەرەستەیەک بۆ گەیاندنی پەیامەکەیان ئەوە خەڵکە ڤیدیۆ شتەکانیەوە بڵاو دەکاتەوە وەڵڵا نەک دوو جار سۆشیال میدیای ئەمڕۆ دوو دیوی هەیە دیوێکی بۆتە زەحمەت و ناڕەحەتی بۆ تێگڕای خەڵکی دیوێکی بۆ پەیامخوازان و ئیسلام خوازانی وەکو ئێمە بۆتە ڕەحمەتی خوا ئەگە پەیامێک یەک جار لە مزگەوتا دەگا 10,000 جار بە ملیۆن جار لە سۆشیال میدیاوە دەگا بەڵام وەکو خۆم ڕوا بکرد تا ئێستا من نازانم مۆبایلیش بەکاربێنم ئاگام لە هیچ شتێکی خۆم نییە بەس ئەو برایانی کە بەکاری دێنن ئەوانش کەمێکن ئەوەی تری خەڵک خۆی بەکاری دێنێ بەخواانە ئەو پەیجانە دەناسین نە ئاگامان لێیانە مامۆستا فاتح هیچ پەیجێکی نیە لە سۆشیال میدیا پەیجی مزگەوتی خۆمان هەیە پەیجی مامۆستا فاتح لە یوتیوب یەک دانەیە و لە فەیسبووکی شای یەک دانەیە تقریبا 6 جار تا ئێستا فەیسبووکمان سوتاوە زۆر دەبێت لە کتوپڕێکا لە شەوێکا دەیسووتێنن بەڵام خەڵکیانی تر کاریگەریەکەیە ئاباڵە لە هەر بەردەوام لەسەر خەتن بۆ سووتاندنمان چەند جار یوتیوبیان سووتاندوین چەند جار فەیسبووکیانەمە جارێک و دوو جار و دەجار نییە دەچینە قیمۆ دەتێنەوە خوارێ دەیسووتێنەوە کەسانێک بەردەوام لەسەر خەتن لەگەڵماندا بەڵام خەڵکانی کەش هەن کە دایانناوە ئەوانش مامۆستا دوو جۆرن کەسانێک هەن بۆ خوایانە کەسانێک هەن بۆ خۆیانە ئەوانی بۆ خوایانە من دڵنیام گەنجێکی وەکو جەنابتە هاتوو وتاریکی مە بڵاو دەکاتەوە دڵە من کە بۆ خۆم وتار خوێن نەبم بانک خواز نەبم خۆ دەتوانم وتاری مامۆستای نەقڵکەم ئێمە لەو گەنجانەمان لە هەرێمی کوردستاندا یەکجار زۆرە و لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکێکی زۆر دەناسم کە ڕۆژانە وتاری ئێمە بەس بۆ خوا بڵاو دەکاتەوە خەڵکێکیش سوودیان لە ئێمە وەرگرتۆ بۆ خۆیان
ئێستا هەر پار بوو برادێک لە بەریتانیا تقریبا لەماوەی 1 ساڵدا پیجێکی بەناوی مامۆستافاتی حەودانا بوو بەداخەوە دوور لە ئەتەکێتی هەموو کاری ڕاگەیاندکاری دەچوو وێنەی خەڵکی دادەنا مامۆستافاتی باسی فڵان کەسی کردووە دواتر پێم دەوترای مامۆستا بۆ باسی من کرد بۆ خوا برا ئاگام لێنی ئەو تا ڕستمێکی منیان دانا دەی گوێ لە وتار بگرەوە باسی تۆیە ناوەڵا بەس بۆ ڕستمی منت دانا وەڵڵا برا من نیم دوای هەر ئەو برادەرە بە خۆمانی وتبوو مشتری 2 دەفتەر دۆلارم هەیە بۆ پیجەکەت پێ دەفرۆشمەوە بەڵام بۆ تۆ بە 190 وەرەقە بە 180 وەرەقە دوای فرۆشتەوە ئێستا پێڵان پیجی بانێڵە میم فرۆشتی بەو برادەرانە بۆ ڕیکلامی خۆیان بە 2 دەفتەر دۆلار لە ماڵی ساڵێکە 2 دەفتەر دۆلاری بەکارێن لە برادێکمان لەمەوەی پێشوو پیجێکی فەیسبوکمان کڕێەوەی خۆمان سووتا 12 وەرەقە شەوی دواتە ئەویش سوتایەوە ینی بۆ خۆم چەند جار بە پارەی خۆم شتەکانم کڕیوەتەوە وای خەڵکێک هەیە بۆ خوا بەکاری دێنێ خەڵکێکی شەیە سوودی مادی بۆ خۆی لێ دەبینێ چونکە من خۆم لێم نەزانی و دەرفەتی ئەوانم نەبووە ئەو برایانش کە لەگەڵمان هەمووی خۆبەخشن هەمووی خۆبەخشن لە مزگەوتا لە کامێرامانەوە لە مۆنتاژەوە لە فەیسبوک و یوتیوبەوە هەمووی خۆبەخشانە فی سەبیل الله هیچیان لای کەس نییە ئەمانەش فریای هەر ئەوەندە دەکەون بەهۆی کاروباری خۆیانەوە زۆر ڕاست مامۆستا ماوەیەکی زۆر خەڵک لە سلێمانیەوە دەهاتن بۆ پیرەمەگرون بۆ مزگەوتەکەی جەنابەت بۆ گوێگرتن لە وتارەکانت ئەمە چاستێکی هەبوو بۆ تۆ ئەگەر وەکو خودی خۆم بڵێ ڕەن بە زۆر گرنگ نەبوو بێ بەلامەوە بەڵام وەکو ئیسلام بڵێ زۆر پێشادمان بوو چونکە ئێمە نامانەوێت خۆمان بە خەڵک بناسیێنین بەخوا من خۆم دەدزمەوە لەوەی ناسینی خەڵک والله ژیانت لێتاڵ دەبێت کاتێک کە خەڵک دەناسی ئەوەندەی احترامت دەگرێت ئەوەندە چاوەڕی خێرت لێ دەکەوە تۆش پێت ناکرێت ڕەن بێ ئەوەن هەستێکی ناڕەحەتی دابمێ وەکو خودی خۆم کە پێم ناڕەحەت بوو ئەو هەموو خەڵکە نەتوانم لە خزمەتیاندا بم و دەستخۆشیان لێ بکەم و ئامێزیان بۆ بگرمەوە و بیان بمە ماڵەوە و پێداویستیەکانیان کە هەبێت جێبەجێکەم بۆ من بارگرانی بۆ بەڵام هەستێکی گەلێ خۆشم هەبوو کە خەڵکێک بە دوی دینەکەمەوەیە بە دوی ڕێبازی ئیسلامەوەیە لە شارێکەوە ماڵ و منداڵی یا ماڵ و مناڵیشی هێناوە هاتووە جامزگەوتەکەی مە لە پیرەمەگرون و لێرەش شوێنەکەی ئەوەندە یعنی ماڵی خۆی دەقاتی ئەو فەرشانە نەرم و خۆش بووە و مزگەوتێک ئامێرەکەنکەرەوەکانی وەک پێویستێدا نەبووە لەو گەرمایە لە ناو پوش و باڵاشە دانیشتووە وی گوێبیستی پەیامی خوابێ ئەوە گەورەترین هەستی خۆشی بە منداوە و من هەر لە پیرەمەگرونی جوان نەبووە لە مزگەوتی ڕێی بەهشتیش تا دواوتار کە لێرە پێشکەشم کردووە مزگەوتی ئێمە نیوەی بەرداوام لە پیرەمەگرونیش و لە هەولێریش نیوەی خەڵکی خۆمانە هیچ شارەکەی خۆمانە نیوەکەی تری کۆکەرەوەی پارچەکانی ترە ئێستا هەمیشە لە مزگەوتی ڕێگەی بەهشت خەڵک هەمووی شاهیدە زۆربەی کوردستانی ڕۆژهەڵات کە هاتوونە بەشی هەرێمی کوردستان و هاتوون بۆ لای بەندە خەڵکی سلێمانی چەمچەماڵ کەرکووکیا بەڕێزەکان بادینانی خۆشەویست لە بەردەڕەش و ئاکرێ و دهۆک و زاخۆ هەمووی خەڵکی کوردستانی تورکیا باکوور جمعان لێرە ئێمە هەمومان کۆبووینەوە ینی مزگەوتی ئێمە بەردەوام جمعان کۆکەرەوەی هەموو شوێنەکانی تر بووە و هەموو گەڕەکەەکانی هەولێر لە مزگەوتی ئێمەدا کەمیان زۆر جمعیان کردووە وە وەکو خودی خۆم ناڕەحەتی کردوم کە خەڵکێکی زۆر لە شوێنانەوە بێ بۆلات چونکە ناتوانانی لە خزمەتی ئەو هەموو خەڵکەداوی بەڵام وەکو پەیامی ئیسلام ئەو پەڕی خۆشحاڵی کردوم کە خەڵکێک هەیە هاوڕێبازی ئێمەیە بە هەمان فکری میان ڕەوی دەوێت لە ئیسلام حاڵی بێ تۆ هاوبیرانی خۆت زیاد بن دڵت خۆش دەبێت. مامۆستا لە ساڵی چەندەوە خەریکی وتاردانیت یەکەم مزگەوت کەوتار لێدا کوێ بوو؟ ساڵی 1994 من لە خزمەت مامۆستا شێخ خالیدی موفتی لە مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە مەدرسەی شێخ عەبدوڵڵای خەرپانی ئیجازەی مەلایەتیم وەرگرت هەر لەو ساڵەشا بوومە وتارخوێنی مزگەوتی گوندی حاجستان گوندێکە سەر بە ناحەی سوورداشە لە دۆڵی سوورداش نزیک پیرەمەگرونە لە ناوەندی سلێمانی و دوکاندایە تر من یەکەم مەلایەتیم مانگی یەک بوو بە فرێکی زۆرباری بوو زۆر سارد و سەرما بوو لەبەر سۆپای داری خەڵکی ئەو گوندە تر بوومە مەلا زۆر ڕاست یەکەم وتاری خۆشت بیرە یەکەم وتاری خۆم ئیفتیتاحی مزگەوتی گوندی حاجستان بوو باسی مزگەوتم کرد زۆر باشە وتارەکەم بە نووسراویش ماوەتەوە تا ئێستا زۆر باشە مامۆستا بەلای خۆتەوە کاریگەرترین ئەو وتارانە کە تا ئێستا لە مینبەر خوێندووەتەوە کامە بووە کە فیدباکێکی زۆر لەسەری بۆت گەڕابێتەوە هەموو وتارێک هیچ وتارێکم وەکو منداڵەکانم وان هەموو وتارەکان وەکو منداڵەکانم وان منداڵ هیچی لێکی خۆشەویستتر نییە و هەر کەسەشی بۆ کاتی لەدایکبوونی خۆی زۆر خۆشەویستە وتاریش هەمووی لە شوێنی خۆیدا ئەوەڵ وتار و دوا وتارم هەمووی وەکو یەک تەماشا دەکەم و بەڵام ئەوەی کە زیاتر لە بیرت بێ بە دڵنیاییەوە وتاری وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قەت لە بیرم ناچێتەوە هەر ئەگەر چەند جارێک خوێند بێتمەوە لە مزگەوتە نەخۆم توانیومە بەسەر خۆما زاڵ بم و فرمێسک بە چاومە بەردەوام نەیە و نە خەڵکی مزگەوتیش کەسێکی تێدا مابێ
مزگەوت وەکو کۆڕێکی ماتەمینی لێ دەکە باسی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم واتی و شەهیدبوونی ئیمامی حوسێنی کوڕی ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەمانە دەکرێ ئینسان دایمە ئەو مۆقیفانەی لەبیرن مزگەوتێک 4-5 هەزار کەس بەیەکەوە هەمووی بۆ یەک مەبەستێک لە پێناوی خۆشەویستی یەک پێشەوا دەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەگریە ئەنی کەسێکم نەدیوە لە مزگەوتان نەگریە لە وتارێ باڵێ لە وتارانەدا یان کاتێک کە باسی دایک و باوکم کردووە شەوانێکی ڕەمەزان کەسێکم نبینیەوە لەو مزگەوتە کلێنسێکی پێوە نەبیان دەستی بە چاوەوە نەبوو بێەوە بێژگە لەوەش پێشتر لەسەر خۆم کاریگەری هەبووە و دووەم مووقفیش کە جارێک لەبیرم ناچێتەوە باسی شتێکی ئاساییم کرد لە مزگەوتە هەر مزگەوتی ڕێگەی بەهەشت کتێبێکی محەممەد ڕەزا ئارمینم خوێندەوە فارسی نووسراوە مامۆستا جەبارتەنیا کردوێتی بە کوردی و بزانم زنجیرە باسێکن سێ کتێبن منم تۆی من و ئێمە ئاوانن منیش هەرا بەسەلاتێکم تێدا خوێندەوە شەوێکی ڕەمەزان بوو بۆی خەڵک بێتاقەت نەبێەوە زۆرمان وتار خوێن بەوە ئەوە وەکو نوکتە جێڕایەوە باسی کتێبەکەشم کرد کتێبەکە من بە سەرەتا پشتیش زۆر ئاسایی خوێندنەوە یعنی زۆر بەلای خۆشمەوە گرنگ نەبوو وتی کوڕێک و باوکێک ئەم کوڕ و باوکە تازە هاتبوون بۆ شار یەکەم جار بوو مەسعەدیان بینی بوو چونە بەردەمی باڵەخانەیەک دیارە ئیشی نفوس و پاسپۆرت و ئەو شتانیان دیارەکارێکی ئیداریان هەوە یەکەم جار بوو باڵای بینای وا بەرز و یەکەم جار بوو مەسعەد ببینن ئەڵێ باوکو کوڕەکە ڕاوەستا بوون ئافرەتێکی بەتەمەن تەنورەیەکی کورتی لێ پێدا بوو بەڵام هەموو لەشی چورچولۆج بۆ دیارە عمری لەوەسی 70 ساڵەوانە بێ هاتووە لە بەردەمی مەسعەدەکە دەستی بە دگمەیەکەیانەوە دەرگایە کرایەوە کابرا زۆری بەلاوە سەیر بوو ژنەکە چووە ناو مەسعەدەکەەوە دەرگا داخرایەوە بەبێەوەی کەس پێوەی داتەوە لەگەڵ کوڕەکەیان دەمیاندا شەقان بوو چاویان زەخ کرد و ئەوە چ بوو ئەو دەرگایە کرایەوە ئەم ژنە ڕۆیشتە ژوورەوە هەمووی 4-5 دقەی پێ نەبەر ئەمان هەر لێ ڕاوەستا بوون لە کەسێ بپرسن چۆن بچینە ژوورەوە لەکوێ دەست پێ بکەین بۆم کارە کەسێکی وایان پێشک نەدات بەرچاو نەدەکەوت کتوپڕ دەرگاکە کرایەوە جارێکی تر کە کرایەوە ئافرەتێکی شۆخ و شەنگی گەنجی جوان هاتە دەرەوە دیارە مەسعەدەکە بە بێگومان ڕۆیشتۆتە سەر ئەو ئافرەتە تەمەنەدا بەزی و کچێکی جوان هاتوۆتە خوارەوە ئەڵە کابراوەتی باش شوێنەکەمان لێ تێک نەچێ کوڕم ڕاکە بە دووی دایکتە بڵێ بابێ بۆ ئێرە بەڵکو بیخێنە ئەم سندوقەوە ئەگە خوا دەکە ئاوان بۆ لێ دێتەوە هیچ ترم لە دنیا ناوێ وەی زانی وە سندوقی سەحریە هەر بچێتە ناویەوە لەو گەنجەوێتەوە من ئەوم بە هەر بەسەری مزگەوت بوو بە یەک پێکەنین کەس نەبوو هەر بتوانە سەیری من کە ئەنجام منیش کە سەیری خەڵکەکەم دەکرد خەریب وتارەکە ببڕدرێ نەم دەتوانی سەیر بکەم دوای خەڵکی ماوەستا هەر جار مەسعەدم بەبیر دەکەوێتەوە ئەو وتارم بەبیر دەکەوێتەوە مزگەوت بوو بە یەک پێکەنینێکی ئەنجام من خۆم کە خەڵکی سەیری خەڵکەکەم دەکردەوە ئەو هەموو پێکەنینە دروست بووم جا من خۆم بۆ نەدەگیرە ئیتر ئەو مەشهەدانە جاری وا لەبیر ناچنەوە زۆر ڕاست مامۆستا نهێنی وتاردانی سەرکەوتوو لە زانیاری کارێزما دەنگ لەلای مامۆستا فاتح چییە نهێنی وتاردانی سەرکەوتوو ئەوەی جەنابەت باست کرد هەستێکیان ڕاستن کەسی وا هەیە بەس کاریزمای خۆی هەیە کە لە کۆڕێکا بڵێن با مامۆستا فڵان کەس وتار دەدا خەڵک لە شارێکی کەوت ڕا بۆ ئەو شوێنە خۆی کەسێکی کاریزمای ناودارە هەر شتی ئاسایی دەڵە خەڵک بەلایەوە مهمە کەسانی تر هەن بەس دەنگیان هەیە جامە شەرنێ وتاری ئاینی بێ ها وتاری سیاسی وا هەیە ئیزاع و تەلەڤیزۆن بێژەرەکە ئەوەی کە قسە دەکا سپیکەر خۆی دەنگەکەی تایبەتە ئەو دەنگە سەرنجت ڕادەکێشێ ئەو دەنگە شێوە ئێستا مامۆستاجانای مامۆستاکرێکاری خۆی گەورە ئازادیکە ئێستا مامۆستاکرێکار ئەو وتارانە خەڵکیشکە بۆی بنووسەوە بیخوێنەوە چ کاریگەری بێنیەتی بەڵام بەو دەنگە تایبەتی ئەوی شتێکی زۆر عەجیبە ها دەنگ زۆر کاریگەری هەیە زانیاریش ئەدای مامۆستا شێوە هەر تۆنی دەنگ خۆی گەورە بەهرەیە ئەمە شاعیری خۆ بەهرەیە دەنگ خۆشی بەهرەیە تۆنی دەنگیش بەهرەیە هەیە دەنگی کاریگەرە سعاتێک گوێی لێ بگرە وەڕز نابی لە قسەکردنی مامۆستا فاتح ئێمە فەقێ و مامۆستایانین ئەوەی تریشان زانیاری گرنگە خەڵکێک ئەم ڕۆکانە مامۆستا الحەمدولله خەڵک لەوە وەڕز بووە من خۆم تەجروبەم هەیە لەو مزگەوتانی کە وتارم لێ خوێندوێتەوە خەڵک دەگەڕێ ئێستا ئەوە لە کۆڵ بۆ تۆ مەگە دەگمەن ماوە کابرا بگەڕێت لەکوێ دەقە وتار هەیە و نەزانێ باسی چی بووە خەڵک دەگەڕێت لەکوێ زانیاری زیاتری دەست دەکەوێت معلوماتی تازە کە خەڵکێکی لە وەڵڵاهی یەکەم جارە ئەوە لە ئیسلامدا ببیستم هەر نەمبیستۆ عمرم گەیشتە 50 ساڵ هێشتا نازانم ئەمانە دین تێدایە ئەمە مامۆستا دەگەڕێ بە دوشتی نوێدا وتاری ئاینی ئەبێت لەو قاڵ بە کۆنەی پێندرێتە دەرێ ئەمڕۆ سەردەمێکیکەی نوێیە تێکەڵاوە بکرێ بە جیهانی سەردەم بە ڕۆژ چونکە ئەوەندە دنیا کە ئاڵۆز بووە ئەو خەڵکی کە دێتە مزگەوتەوە مامۆستا هەمووی گرفتێکی لە دڵایە
ڕۆکە کەسەی دەموچاوی خەڵک دەکەی لە سەر مینبەرەوە تێدەگەی ئەو خەڵکە هەر یەکە گرفتاریەکی هەیە باوەڕکە هەر لە مناڵی مەکتەبەوە گرفتاری هەیە ئەبێت تۆ کارێکی وا بکەی ئەو خەڵکە بە دڵخۆشی بڕاتەوە دەرێ نەک ئەوەندەی کە دڵ ناڕەحەتی بۆ زیادکەی ئەوەندەی کە بیترسێنی تروسکای یەکیش دە دڵیاما بێ فەقیر لەویش بکوژێتەوە ئەمانەتەوە ینی خەڵک هەیە کە دەچێتە مزگەوت دڵتەنگ دەبێ خەڵک هەیە نەرمونیان بوو کە لە مزگەوتی دێتە دەرێ خەوخاتی خەڵک کوژێ ئەوەندە پەم دراوە خەڵک کاتێک کە کاریگەری وتار لەسەر ئەوەیە کە دێ ئەم وتارە دڵی خۆش کرد هەستی کرد ئارام بوو خەی ئەو خەدنیای بۆ شێوەیە نیەک من ڕەش بین بووم بەرامبەری ئیشەڵا گرفتەکانی منیش هەل دەبن مامۆستا زۆر موژدەی خۆشی پێداین ڕقی لە خەڵک بوو لەسەر جادا لەسەر فولایتێک زەلامی دەکوشت ئێستا لە موتاری منبەرە و فێری ئەوە بوو ئەگە خەڵک هەڕەشەشم لێ بکەم من سڵاوی لێ دەکەم ئەم ئینسانە هەز دەکا ئەڵە ژیانم گۆڕا من چەندین خەڵک وتێتی وەڵڵاهی مامۆستا باوەڕکە کەسێکی زۆر شەڕانی بووم لەوەتی دێمە مزگەوتیەوە هەز دەکەم لە ناو ماڵ و منداڵی خۆمدا نەرمونیان بووم ئەما کاریگەریان هەرسێکیان هەیە زانیاری کاریزمای وتار خوێن دەنگ بەڵام لە هەمووانیان کاریگەرتر دووشتە ئەم سیانەشم بینیوە بە یەکەوە لە کەسێکە هەبوون و کاریگەری نەبووە ئەوش ئیخلاسە بۆ خوا کە چوویتە سەر مینبەر دەبێ یەک دوعا بکەی بڵێ یا ڕەبی خوای گەورە نێتم لەگەڵ تۆدا خاوێن بێ ئەو وتارانی کە بۆ خەڵکی بدەیت خۆ ئەگە خەڵک 1 ملیۆن خەڵک لە وتارەکەتا بەشدا بێ کە نییە فەڕەزنا لە یوتیوبە 2 ملیۆن خەڵک گوێی لێگرتی لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا مامۆستا دوای 1000 ساڵی تر هیچ کەسێک نییە لەم سەر زەویەدا مەگەر کتێبەکانم بمێنەوە بزانێ مامۆستا پاپی شارستێنی هەبوو یان نا هەمووی لە بیر چۆتەوە کەس نازانێت تۆ هەبوو یان نا دوای 1000 ساڵی تر بە دڵنیاییەوە بەڵام یەک شت ماوەتەوە لای خوا ئەویش ئەوەیە کە بە پاکی بۆ خوا کرد بێتت جا بۆیە ئینسان ئەگەر کارەکانی بۆ خوا بوون یعنی وتارەکە خالیسەن بۆ خوا گەیاندت وەڵڵای کاریگەری دەبێت جاری وا زانیاریەکانیش زۆر بەهێز نین جارێ تۆنی دەنگەکەشت خۆش نییە جار هەیە کاریزمایەکی ژنیە کەسێکی نەناسیایی بەڵام کە لە دڵێکی پاکەوە هات من بۆ خۆم تەجروبەم لەسەرەوە زۆرە ئەو وتارانی کە دڵی خۆم دەکوڵێ یەک پارچە ئەو خەڵکە دەست دەکا بە گریان عنی شتەکەش ئەوەندە گرنگ نییە ئەو کاریگەری لەسەر خۆت نەبوو کاریگەری لەسەر بەرامبەریش نابێت دووەمیان کردار هەر کاتێک کارێک بە خەڵکە دوت ئەبێ پێشوەخت خۆت جێبەجێت کرد ئێستا من کەم باسی ڕۆژی سونە ناکەم چونکە لە ڕۆژگرتنا زۆر دەترسم ڕەمەزان فەرز نەبووە پێم نەدەیگیرە چونکە ڕۆژانە ماندوم بڕوان پێ بکە باسی ڕۆژی سنەتم کردبێت پێش ئەوە بخۆم ئامادە کردۆ خۆم بە ڕۆژوو بووم زۆر جا خەڵک لێم دەپرسێ مامۆستا مانگی شەعبان بوو مانگی ڕەجەب بوو مانگی محەڕەم بوو ئەو بۆ باسم نەکردم وەڵای برا خۆم بە ڕۆژوو نابوو کە باسم کرد دڵنیا بخۆم بە ڕۆژوو دەبم 1000 جار بە تۆ بڵێم ئەم سنەتە خێری وایە بەڵام بۆ خۆم نیوەڕۆنان چاپ خۆم ئیسفادەی نییە بۆیە ئەم دووشتانە ئیخلاس و هەروەها کارپێکردنی عملی خۆش لەگەڵ وتارەکەدا ئەم دوانە کاریگەری زۆر بەجێ دێڵن لەسەر ئەو کەسانی کە گوێ لە وتارەکانت دەگرن هیچ بەسەراتێکی تایبەت هەیە مامۆستا لەناو مزگەوت لەبیر نەچێتەوە کە لە وتارەکان بەسەردات بێت هەرگیز دیمەنی هیچ کەسێکی مزگەوتم لە یاد ناچێت ئەو ڕۆژانی کە خەڵک چەند بە وردیەوە سەرنجی چاوەکانت دەدا ئەو کاتی سرت بۆ دەلاقین و تەئیدی قسەکانت دەکا ئەو کاتی بە چاوە گەشەکانی و دەڵێ مامۆستا تەواو قسەکان تەواون دڵم خۆش بوو کاتێک زەردەخەنەیە کاتێک فرمێسکێک بە چاوی تۆ دادێ و ئەویش فرمێسکەکانی چاوی دەسڕێتەوە یەک بەیەکی بڕوان پێ بکە لە ساڵی 1994ەوە 30 ساڵ و یە مانگی یەک بوو کە چوومە سەر مینبەر 30 ساڵ و چەند مانگ دەکات 2 مانگ 30 ساڵ و 2 مانگە وێنەکانم هەر لەبەر چاون هەر وێنەکانی هەموو ئەو خەڵکە موسڵمانی کە لەبەر خوا لە دەوری تۆکۆ دەبێتەوە هەموو لە مزگەوتی بچووک تا مزگەوتی گەورە هەمویانم لە یادن وەڵام ئەوی کە دای بە هەر لە بیرتا دەمێنێتەوە جارێکیان وتارم لە بیر چوو بوو من بەردەوام وتار لە ماڵەوە دەنووسمەوە دواتر کۆی دەکەمەوە دواتر دەکرێت بە کتێب کۆی دەکەمەوە لەسەر لاپەڕەیەکی بچووک و ئوسوول ئەخلاقەکان بۆی لە تەوەرەی بەرنامەکانم دەرنەچم ینی وتار وەکو چەشتی مزیەوری لە نایە لە هەموو بابەتێک تێدا بێ محوەری وتارەکە دیار بێ لە ماڵەوە هەمووان دیاری دەکەم چوومە سەر مینبەر تەماشا دەکەم وتارەکەم پێێنێ لەسەر تەلەڤیزیۆنی ماڵەوە بەجێم هێشتووە بەڵام ئەوەی باش بوو جا مزگەوتیش ڕەمەزانە قرب باڵغترین وتارە ئێتر تەماشاکە هیچت پێ نییە بەڵام وتارەکە دێتەوە بەرچاوت لە ماڵەوە وەرەقەکە هاتەوە بەرچاو بە فەزڵی خۆی گەورە وتارەکەم پێشکەش کرد ئەوە یەکەم جا کە چوومە سەر مینبەر دەستم بۆ جیفا مسە یەکەم وتارەکەم پێێنێ ناڕەحەت بوو دووەمیان لە مزگەوتی ڕێگەی بەهەشت لە گەرمەی وتارە لەو هەموو قەرەباڵیە کابرایەک هات بە ناو خەڵکەکە هاتە بەر مینبەرەکەی مامۆستا ئەڵڵا زەحمەت نەبێت تۆ وەرە خوارە بام وتارەکە پێشکەشکەم تەوەقوعیەوە ناکەی لە ناو هەموو خەڵکە کۆمەڵە کتێبیش بە دیاری بۆ هێنابووم دیار بوو هەر فەقیر عەقڵی تۆزە فەقیر بوو لە شارشکەی دووری کوردستانیشەوە هاتبوو وەڵاوتم زەحمەت نەبێت تۆ دانیشە با من لە وتارەکە ببمەوە ترەنج ئاسایش ئەوانە ئەم پیاویان بە گەنجێکی باڵا بەرز و ئەوانە بمەترسی زانی بوو هاتن
ئاساییشیان ئەگاداکە و فەقیرە بردیان دواتریش دەرکەوت فەقیرە هەر ئەوەیە لەوانەی خۆشەویستی بۆ لە خۆشەویستی بۆ وتار بۆ ماوەسە بەس لە ناوەڕاستی وتارە ماوەسە زەحمە نوێتەوە رە خوارە زۆر تەوەقع نەدەکرد بەناو خەڵکی هات پێم سیر بوو خەڵکی ناوم کاکە دانیشە هاتە بەردیم وەرەکەت زۆر بە ئاسایی مامۆستا زەحمە نوێتەوە رە خوارەوە با من وتارەکە پێشکەشکەم منیش وتارم نەبڕی وتم نابرام با من تەواو ببم دوای تۆ وەرە وتارەکە پێشکەشکە ماوەستا سەیرترین پرسیار لە مەجلیسێک یان لە وتارێ یان لە هەر شوێنێک کە لەبیر نەچێتەوە سەیرترین پرسیار کە لێت کراوی چی بوو هیچ کاتێ پرسیارەکانم بە سیر نەزانی و مرۆڤ کاتێ بەرامبەر بە ذاتی خۆی پەروەردگار بۆی هەبووە پرسیار بکەوە خۆی پەروەردگار لەڕێی قورئان و پێغەمبەرە نازارەکەی صلی الله علیه و سلم وڵامی داوەتەوە هیچ کاتێ نە پرسیارێکم پێ ناشیرین بووە و نە پێی قەڵز بووم و نە بە لەشمە سیر بووە ناخی مرۆڤێکە بە حەقی خۆیەتی پرسیار بکە بۆیە پرسیارەکانم زۆر بەلاوە شتێکی وان بیر نایە کە پرسیارێک ئەوەندە سەرنجی ڕاشیشان بڕم بە پرسیاری زۆر نامۆ هەبوو بێ بەڵام بەلای منەوە بە ئاسایی وەردەگیرێت هەم مرۆڤ بەدڵ نییەوە یان جوابم پێ نەدرێتەوە زۆر بە ئاسایی ئێستا ڕۆژانم بە خەڵکم وڵی ئەو بابەتە من شارەزاییم لێ نییە بەڵام ڕێنمایی دەکەم بۆ ناو جەنابی دکتۆر فڵان کەس مامۆستا فڵان کەس پزیشک خەڵکی ڕۆژانە دێ بۆ لای ئێمە کاری مەلانی ئەم بابەتە ئەبێ ڕێنمای دڵسۆزانە وەڵامی دەوە لێشی تۆڕەمە بە برا شیرینەکەم ئەمەی تۆ پەیوەستە بە دکتۆریی پسپۆری دەروون ناسەوە بەخوا من دەروون نازنی من مامۆستای ئاینی وتار خوێنم بەڵام پرسیارەکەی شایانی وەنێ نەگاڵتەی پێ بکەی نە لێی تووڕەبی نە بە چاوێکی سوک سەیریکەی هەموو مرۆڤێکون مافی ئەوەی هەیە پرسیارێک بکات تەنان دەگە و پرسیاران لەناو خەڵکە عیبەش بن چونکە خودای گەورە ڕێگای پرسیارکردنی کردوتەوە لە ڕێی پێغەمبەری نازارەوە صلی الله علیه وسلم و ئەو مرۆڤەش ئەبێ مەمنونیشی بیکە پرسیار لێ دەکات چونکە لەناو ئەو خەڵکە متمانەی بە تۆ هەبووە یەکەم متمانەکەی دەپارێزی ناوی دەپارێزی ئەو خەڵکانی پرسیاری تایبەتیان لە ئێمە هەبووە هەتا مردن خێزانی خۆشمان لێمان ناویستێ کوردواری ئەڵێ دەیگەڵ خۆمان لە دەیبین نەژێر گڵەوە ئەو مرۆڤە متمانەی بە تۆ هەبووە و بە زۆر بە ئاسایش دەبێ وەریگری تەنان پرسیارەکە ئەگەر نامۆژ بێ ئەگەر نامۆ بە بەدین و بەژینیش ئەو ناخێکی پڕە ئەو گرفتاریەکی هەیە بۆیش هیچ شتێکی وان بەلاوە سیر نییە کە بڵێم وەڵا لە بیرم نەچوو بێتەوە زۆر باش مامۆستا فاتح تا ئێستا لە ئەوقاف دانەمەزراوە خەڵکی زۆر پرسیارەوە کاکە بۆچی دانەمەزراوان بۆ لە مزگەوتێکی تایبەت وتار ناداتەوە لەسەر ئەمەش قسەیەک تێ مامۆستا نا من ساڵی 1994 کە ئیجازەی مەلایەتیم وەرگرت هەر لەو کاتەوە چوومە ئەوقاف وەکو خۆبەخش وەکو گرێبەست موچەشم هەبووە ساڵی 97 یعنی 3 ساڵ دوای دەست بەکاربوونم وەکو ئیمام و خەتیب بەڕسمی ئیتر بەڕسمی بوومە ئیمام و خەتیبی ئەوقاف ئێستا کارمەندی ئەوقافم هەتا ساڵی 2016 لە 94ەوە تا 2016 من موچەخۆری ئەوقاف بووم بەڵام 2016 کە ئاخر وتا لە پیرەمەگرون وازم هێنا چوومە ئەوقافی سلێمانی ئەو برایان ئێستا کتابەکانیشم هەیە وتم براینە من مەلایەتیم پێ ناکرێ خەریکی کار و کەسابەت و ژیانی خۆم دەبم ئیمامەتم بۆ ناکرێ خزمەتی موسڵمانانم بۆ ناکرێ ناتوانم بە دەوری موسڵماناندا کاروبارەکان جێبەجێکەم ژیانێکی ئازاد بۆ خۆم بەسەر دەبم و بەڵام هەر بانک خوازم یعنی مەلایەتی واز لێ هێناوە بەڵام بانک خوازی واز لێ نەهێناوە لە ئەشکەوتێکا وتاری خۆم هەردەدەم لە ئەشکەوتە ساڵی کۆڕۆناکە 52 وتارمداوە لە بناری شاخی پیرەمەگرون و لە مەزرعە و لە ماڵی خۆمان ئەوانە کتێبی پەنای پەروەردگار 1700 لاپەڕەیە لە ساڵی کۆڕۆناکەدا نووسیمەکە مزگەوت داخرا بوو هەمیشە وتارم هەر هەبوو بە تەنیاش بووم لەگەڵ 2 هاوڕێی خۆشمان لە پەنا بەردێکا لە بناری شاخێکا دانیشتبین وتاری جمعەم هەر پێشکەش کردووە بەڵام ئەوەی لە 2016 وازم لە ئەوقافێنە چووم وتم بەڕێزانی ئەوقاف مەعاشەکەم بوەستێنن یعنی یەکەم کە خۆزگە لە ڕێی پێیجیەوە بڵاو بکرایەوە ئەگەر مامۆستایش کەش ئەوەی کردبێ من دەبینە 2 کەس زۆرم خۆی خۆش دەبوو بە زووە ئەزان بۆی تا ئێستا من زانیاریم هەبێ یەک کەس لەم کوردستانەدا بەدەستی خۆی چوو بێ موچەکەی بڕی بێ وتوێتی ئەم موچەیە لەمە دوا بە من حرامە چونکە ناتوانم کاروباری ئاینی موسڵمانان جێبەجێکەم ناتوانم 5 فەرزە لە مزگەوتە ئیمامەتی بکەم ناتوانم لەگەڵ خەڵکا بڕۆم بۆ نوێژی مردوو سەر قەبرانی هەموو خەڵکی ناتوانم بڕۆم بۆ ناونانی منداڵ و ژنمارەکردن و کاروباری خەڵکی ئەوەیە ناڵم ناتوانم وازم لە کاری مەلایەتی هێناوە لە 2016 معاشەکەشم بەدەستی خۆم بڕیوە 8 ساڵی ڕێکە موچەم لە حکومەت وەرنەگرتووە 8 ساڵە 8 ساڵی ڕێکە موچەم لە حکومەت تا ئەم دەقەی وەرنەگرتووە و ئەوەشم تەنها لە بەرخاتی خوا بووە ئەینا زیاتر لە 100 ملیۆن دینار زۆر لە 100 ملیۆن زیاتر موچەم گەڕاندۆتەوە بەدەستی خۆم بۆ حکومەت خۆزگە خەڵکی کەش ئەمەی بکردایە بوو بە پێشەنگێک ینی من ناڵم پێشەنگم بەڵام خۆزگە خەڵکی کەش مامۆستایانی ئانیش ئەو جورئەتیان هەبوویایە کە پێشم وتراوە لە وەزارەت لە بەڕێوەبەرایەتی ئەوقاف مامۆستا تۆ وتاری جومعەی خۆت هەر هەیە هەموو شەوێکی ڕەمەزان وتار لە مزگەوت هەر هەیە
هەر حەقی خۆت هەر خەتیبی خۆت وتار ماموسەوەریتم والله شەرم دەکەم ئینسان بچێتە سەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی خێر بۆ خەڵک بکە چاوی لەوە بێ پارە وەرگرێ مامۆستایە کە پێنج فەرزە لە مزگەوت بێ کار و کەسابەتی بۆ نەکرێ خۆی یەکلایی کردبێتەوە بەس بۆ دینەکەی خوا ینی بەس بۆ خزمەتی مسلمانان لە مزگەوتە ئەمە حەقی خۆیەتی موچەشی هەبێ بەڵام کاتێ من ئەم کاروبارانم هیچی پێ ناکرێ جومعەت جەنابەت هەردەچی بۆ جومعە برایانە کامیرامان هەردەچن بۆ جومعە دەی من خوا فەزلی لەگەڵ کردوم دانانیشم وەکو تۆ من دەچم قسە دەکەم لە جیاتی ئەوەش داوای پارە بکەی والله عیبەیە ئینسان هەر لە ڕووی نایە بۆیە الحەمدولله 8 ساڵە وابزانام یەکەم کەسم لە کوردستانە کە خەڵک هەمووی بە بندیوار خۆی تەعین دەکا چۆن معاشقی خۆی بڕیەوە وە تەحەدا دەکەم دەی وایە خەڵک موتار خوێنمان هەیە موچە لە ئەوقاف وەرناگرێ بەڵام موچە لە حیزب وەردەگرێ موچە لە ڕێکخراوێک وەردەگرێ موچەی پەرلەمانتاری هەیە موچەی وەزیری هەیە من الحەمدولله هەموو تەحەدا وەڵام لە قەبرەکەش دەرمهێننەوە لەوەتی تەمەنم هەیە تا ئەم دقەیەکی ئێستا قسەی تێدا دەکەین 1 دینار 1 دۆلار 1 زەوی 1 خانوو 1 شوقە 1 ڤێلا 1 چەک 1 تەعیناتی ماڵ و منداڵم هیچ کەسێکی کەسم 1 موچەیەکم لە هیچ حیزبێکی وڵاتەوە هەبوو بێ 1 دینارم لێ وەرگرت بێ هەر کەسێک جورئەتی هەیە ڕۆژێ بڵێ ماوەسەفاتی هاتە بارەگاکەی من یان فڵان مەسئولەی بینی هەر دیاریەک هەر بە دیاری دامێتوانی بتوانێت دیاریشم بداتێ پۆستێکمان عرض کرد و توانی جورئەتی ئەومان کە بڵێ پۆستەکە قبول دەکەم ئێمە خزمەتکاری دینی خوین ئەم خزمەتکاریە تەوالیەتەکانی مزگەوت پێشۆم پێم لە زۆر پلەی زۆر وەزیر گەورەترە ئەگەر نتوانم تەنها موچە خۆر بم و خزمەتی گەل و نیشتیمانەکەی خۆم نەکەم زۆر باش مامۆستا فەرمووت خەریکی کار و کەسابەتی مامۆستا فاتح ڕۆژانەمە چیوە خەریکە فامشوا في مناكبها وكلوا من رزقه سفرەی ڕەحمەتی خوای گەورە زۆر فراوانە ئەم سەرزەوێ سفرەیە پێیدا بگەڕێ لەم لێرە نالەوێ لەگەڵ ئەم برادەرنا لەم دوکانە لەم کەسابەتە نا ئەمەیان ئەم دەرگایە داخرا لە دەرگایشکی ڕزقی خوادا فامشوا في مناكبها لە ماڵەوە دامەنیشە وەکو ڕێوی نووست و بگەڕێ ئێوارە خۆی پەروەردگار پاروێک نانی حەڵال دەداتێ لەگەڵ مناڵەکانتە لە ماڵەوە دەیخۆی منیش هەر لە مناڵیەوە کەسابەتم کردووە و دەرگاکانی کەسابەتیش ئەوەندە زۆرن ڕم بە بارودۆخ ئەم زروفەت پێدا ئەم دەرگایت پێداخە بەڵام دڵنیە بە لە دەرگایکی کە دەکرێتەوە تەکەبورن نەبێ من هیچ کاتێک هەر بە شڕواڵ و کراسێکەوە دەسمە ئاهلی بازار و وەکو ئەو خەڵکە دەسمە ئیشی کرێکاری و زۆر بەسەر بەرزەوە دێمەوە ناو ماڵ و منداڵەکانی خۆم الحەمدولله ئەوەی کە گرنگە لە هەموو دەرگایەکمدا بێ لە دەرگای حیزبەکانم نەداوە لە دەرگای گەندەڵیم نەداوە لە دەرگای معاشی بندیوارم نەداوە موچەکانی خۆم واز لێ هێنا بۆی ئەو پاری پەیدای دەکەین بە کەسابەت حەڵال بێ ئەوە عەرزیشم کردی قورئانەکە ئاوا دەفەرمێ فامشوا في مناكبها وكلوا من رزقه بگەڕێ ئێوارە بە دەستی پڕەوە دەگەڕێتەوە ماڵەوە ئینشاءالله جا لەوانە نییە دەستەکە زۆر پڕ بێ بەڵام هەر خاڵیش نابێ ئەو فەزلی ئەو ئەڵڵایە ئیلا بە جەنابەت ئیسلام ڕۆهاتوویتە دەرەوە ئێوارە شتێک هەر بۆ ماڵ و منداڵەکە دەبێتەوە ئێمەش هەروەها مامۆستا گەر بینە سەر خوێندنەوە مامۆستا فاتح ڕۆژانە چەند سەعات خەریکی خوێندنەوە بەهۆی ئیش و کارمە و لە بەیانیان کە دەڕۆمە دەرەجاری هەیە یعنی ساعات 8 شەو دەگەڕێمەوە بەڵام وا ئەزانم ئەگە بیخەیتە سەر یەک لە شەو ڕۆژەکە وا ئەزان بەلانی کەمەوە 3 بۆ 4 کاتژمێر کتێبم بەدەستەوە بووە چونکە من فەیسبووکم نییە مۆبایلم نییە هیچم نییە بەرزۆری ژیانم لەگەڵ کتێبە تەنانەت زۆرجار کچەکانم کە بردوونە دەورەیەک جار هەبوو بە سەعات لە سەریان وەستاوم شوێنەکە دوور بووە وتمە بۆی کە هەم خۆم بیان بەم هەم دڵیشیان پێ خۆش دەبێت لەو سەر بوەستم لەگەڵیانە بێمەوە ئەو سەعاتە لە ناو سارەکەیە کتێبم تەماشا کردو منداڵەکانم کە چوونە مەکتەب چوون بە شوێنیانە جار هەبوو نیو سەعات 40 دقە چاوەڕێم کردوون هەتا لە پۆلەکانیان هاتوونە دەرەوە و قوتابخانەکە چۆڵ بووە بڕواو کە زۆر کتێبم ئاوا تەواو کردووە لەگەڵ خێزانم چوینە عیادە جار هەبوو 2 سەعات و 3 سەعاتمان پێچوە قەت الحەمدولله ذاتی ئەوەم نەکردووە بە کەسێ بڵێ من فڵان کەسم یان سەرم پێشخە یان جیاوازیم کە لەگەڵ خەڵکە لە دایرەیەکە ئیشوکارم هەبووی بەوەکو خەڵک سەرم گرتو وەکو خەڵک دانیشتم بەڵام لە جیاتیەوەی سەیری ئەم لاولاکەم و خەیاڵ بم باتەوە زۆربەی کتێبم لەو کاتانەدا تەواو کردووە کتێبەکانم زۆربەی کات لەو کاتانەدا تەواو کردوون لە ماڵە کتێبێک ئێستا بەردەوام ناو سارەکەم کتێبی نە کتێبێک 2 کتێبی هەر تێدایە شەو تا خەو بەلامدا دەبا کتێب دەخوێنمەوە و ئەگەر وای حسابکەی هەموام خێسەریەک هیچ ڕۆژ و شەوێک نەبووە مەگە قەدەری خوا نەخۆشیەکە تەعزیەکە کۆمەڵە بارودۆخی تایبەتە سەفەرێکی تایبەتە ئەینا 3 سەعات بۆ 4 سەعات کتێبم هەر خوێندێتەوە جا لە قورئان و کتێبە ئاینیەکە لە چ بوارێکی تر مامۆستا زیاتر دەخوێنێتەوە هەمیشە قورئان گەورەترین سەرچاوەیە بۆ ئینسان کە لە خزمەتیدا بێ بە تەدەبورەوە بە لێ وردبوونەوەوە الحەمدولله دایمێ من لە وتارەکانیان دیقەتی ئەم وشە قورئانیە بدە زۆر بە وردی حەزمێ لە خزمەت قورئان دابم دواتر فەرموودە زێڕینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئەوە مانای وانییە مامۆستای ئاینی لەم دوو بابەتە زیاتر نەخوێنێتەوە
لە تەلەڤیزیۆن بەرنامەم هەیە زۆرجار بۆ پرسیاری بەڕێزان دەبێت بگەڕێمەوە سەر فقی ئیسلامی سەر کتێبە شەریعەکان لەوێدا پرسیارەکان دەرێنم ئەوانە دەخوێن جگە لەوە هەبوو تاری ئەنیش جاری وا سوودی دەبینم بۆ ڕۆشنبووی بوونی خۆم ڕۆژێک نییە بیرەوەری نەخوێنمەوە بیرەوەری سەرکردەکان جا ئێستا کە سەرکردەکان جا بیرەوەریان دەخوێنیەوە سیرێکی ئەم شۆڕش گێڕە زۆری شۆڕ گێڕ نەبووە هەر گێڕ بووە هەر شۆڕشەکەشی گێڕ کردووە بۆیە بەرچاوت دەکەوێت بۆیە باسی گەندەڵکاران ئەمجا بۆ دەردەکەوێت ئەمانە لە شاخی شتیان بەیە کردووە چ جای لە شار باوەڕ کە مەسئولێک نییە بەرپرسێک نیە لەم کوردستاندا کتێبی بیرەوەری هەبێ پێم بڵێ من لە بەرگەوە بۆ بەرگ نەمخوێن بێتەوە لە بەرگەوە بۆ بەرگ نەمخوێن بێتەوە تەنان لە سویدەوە کتێبم بۆ هاتووە بە چەندەها مجەلەد شۆڕژێڕانی ڕۆژهەڵاتی کوردستان لە حیزبی دموکرات لە حیزبەکانی کە بە چەندەها بە 5,000 لاپەڕا بیرەوەری خوانیان بۆ نردوم لە بەرگەوە بۆ بەرگ خوێندومنەوە بزانام داخۆ لە هەموو پارچەکانی کوردستان خەباتی کوردایەتی چۆن کراوە چۆن گەندەڵی لە شۆڕشیشدا کراوە چۆن ئەمانە لە شاخی شاخەری کوشتنی یەکتر بوون ئەمجا ڕۆمان ئەجا زۆر حەزم بە شیعر بەتابەت شیعرەکانی عەبدوڵڵا پەشێ و کۆساری ڕەحمەتی شەریف وەرزێر مامۆستا مەلا غەریبی پێنجوێنی یعنی شعری حەزم لە شاعیرێک نییە کە ماستاوچی دەسەڵات بێ حەزم لەو شاعیرانەیە کە بوێر و دلێرن لە وتارەکانی جومعەدا کە خەڵک کەم ئەوەی کردووە زۆربەی کات شعرەکانی عەبدوڵڵا پەشێوم بە نمونە هێناوەتەوە کە پیاوێکە ڕەخنەگری دڵسۆز زمانزانێکی کوردیزانی چاک و زۆربەی کات گۆڤارەکان ڕۆژنامەکان تەنانەت ئەو بابەتانی کە فکری چەپن کە مارکسیەکان دەینووسن بەقەدەر چەند هێندەی مارکسیەکان باوەڕکە کتێبی مارکسیم خوێندوتەوە زۆربەی کات بۆی کە لە مەجلیسێکە بەیەکەوە دادەنیشین زۆر جا ڕوبەڕوو یەک دەبینەوە ئەوە نەزانێ منی مامۆستای ئاینی هیچم نەخوێندوتەوە ئەوەی ئەو نەیخوێندوتەوە من لەو سەری دێمەوە بەڵام هەمیشە بەردەوام ئەوەی کە دڵخۆشم دەکا هەر فکرێکی غەیری ئیسلام دەخوێنەوە دینەکەی خۆم بەلاوە گەورەتر دەبێت ئەمجا بۆم دەردەکەوێت من خاوەنی چ پەیامێکی گەورەم ئەمجا زیاتر بەزەیم بەوانە دادێتەوە کە ئایدۆلۆژیای غەیری ئیسلامیان هەیە کە دینی غەیری ئیسلامیان هەیە دینەکەی خۆم ئەوەندەی تر لا گەورە دەبێت بۆیە ئەوەشیان هەر لە خزمەتی بیر و باوەڕەکەی خۆمدایە زۆر باش مامۆستا دەمەوێت کۆتا پرسیار لێ بکەم لەسەر موبایل مامۆستا موبایل بەکارنانی بەڵام بەشێکی زۆری خەڵکی لە موبایلەکانی وتاری مامۆستایان لە موبایلەکانیاندایە ژیانی بێ موبایلی چۆنە بێ تەلەفۆنیانی ژیانی ڕۆژانە لەگەڵ ماڵ و منداڵ لەگەڵ دۆست و برادر لەگەڵ مزگەوت پرسیاری خەڵک لەگەڵ ئەوانە ژیانی بێ موبایلی من بە ڕوونکەیتەوە بزانین چۆنە زیاتر لە 5 ساڵە موبایلم پێ نییە ئێستا کە لەگەڵ جەنابتا دانیشتم بڕوان پێ بکەم موبایل لە جیفان و لەم شوێنەدا نییە و لە ماڵی شەوە نیمە لەنانە لە ماڵی شەوە نیمە هەیە دڵ مۆبایلێکی بچوو هەڵدەگرم و نازام هینی ڕسمی تێدا نەبێ و تەلەفۆنی هەر تەلەفۆنی ئاسایی من ئەوەشم لە ماڵی شەوە نییە و زۆری ژیان ئاسایی دەڕوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە کاتێک کە عوقبەی کوڕی عامر لی دەپرسێ پێغەمبەری خوا من نەجات ئەمڕۆ سەردەمی جاوز سەردەمە فەرموویەتی چ جای ئێستای ببینیە ئەمڕۆ سەردەمی فیتنەی دین و دنیایە بڕوات هەبێ مامۆستای بەڕێز وریان نەبی بە یەک قسە دینەکە لەدەست دەدەی کوفرێک بەدەم تا دێ بە یەک قسە وریان نەبی عیبداری لای خەڵک دەبی تووشی غەیبەت دەبی تووشی وختان دەبی ئەو مۆبایلە ئەگە وریای نەبی ڕۆژانە باسی ئەموو ئەوی تێدەکرێت تۆ لایکە نازام کۆمنتە چییە بۆی دەنووسی قبری خۆت ئاگر دەدەی و فڵان کەس لە خۆت دەکەی بە نەحەز بەبێ ئەوی بینی بێتت بەبێ ئەوی تەداخلی ژیانت کرد بێ بەبێ ئەوی پەیوەندی بێتەوە هەبێ پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی ئەمسیک عەلەیکە لیسانەک ئاگال لێبێ هەر قسەیەک لەسەرت کەوت مەیکە ئەم مۆبایلە کە پێم نییە جارێ لە کەسێک تووڕەم موبایلم پێ نییە خێرا تەلەفۆنی بۆ کەم دڵی خۆمی پێ هەڕێژم والله هەتا یەکتر دەبینین هیچم لە دڵان نامێنێت ئیتر لەو بارەوە زمانم پارێزراوە ئێستا زۆربەی خەڵکی کاتێک کە تووڕە دەبێت لە خەڵک موبایلەکە حازرە هەر تەلەفۆنەکە هەڵدەگرێت و خێرا هەڕەشەی خۆی دەکا تەلەفۆنی خۆی دەکا ئەگەر 10 دقیقە موبایلەکە لە بەردەستان نەبووایە سار دەبووە دایکە بینیت هیچ لە دڵان نامێنێت بۆ ڕۆژی دواتەکە خەوتی بانی ئێستا ئەو بارودۆخی چکەیە من ئەوە نییە زمانم پارێزراوە بۆ هیچ موبایلم پێ نییە دومیان وەلیەسعکە بەیتوک خەریکی ماڵ و منداڵی خۆت بە خەریکی ژیانی خۆت بە موبایل زۆرشتر لە دەست دەدا من کە عاشقی کتێبم چەندین کتێبخانەی گەورەم هەیە نەک لێرە ئەمە هەر بەشە بچووکەکەیەتی لە 2-3 شوێنی تر کتێبخانەی گەورەم هەیە بڕواکە هەمووی بەرهەمی بێ موبایلیە چونکە زۆربەی خەڵکاتی کە کتێب ناکڕێت لە PDF نازام چییە با بە PDF-ێکە 10 مجلد کتێبی تێدا 100 مجلد کتێبی تێدایە من دەبێت بچم نامیلکە بە نامیلکە بیکڕم چونکە ئەوم پێ ناخوێنرێتەوە ئەوەیان دەکەم عشقی کتێبت دەکا کاتت بۆ دەژێڕێتەوە هیچ هۆکارێکی تر هەیە بورم سێمیان وەکی عەلا خەتیئەتێک بۆ گوناهی خۆت بگریە ئەم مۆبایلێ وال لێ دەکا
فڵان گۆرانی بێژ وای کرد فڵان کەس وایان کرد فڵان کەسیان تڕۆ کرد فڵان کەسیان بەرز کرد و لە وڵاتەژە خۆم شتە بێبەرهەمانەیە جا من حەقم چێ بەسەر ژیانی خەڵکەوە والله هەر کەسێ دەبینم لە شکستایە باوەڕ کرد دڵتەنگ دەبم هەر کەسێک کە دەبیستم کچێک بۆتە حیجاب کوڕێک ڕووی کردوتە خوا فڵان گۆرانی بێژە لە عمرەیە ئەڵم یا ڕەبی خوا لێت بەزیاد بێ بەخوا لایک و کۆمنتم هەیە بەڵام یا ڕەبی خوا سوپاست دەکەم وەگە خەڵکێکی ئەوەندە فەزلی خوامان لەگەڵ بێ لە ناو موبایلەکەی داوتارێکی من هەبێ هەر چاوەکانی ماز دەکەم هەر دەستەکانی دەکوشم هەر دەستخۆشی لێ دەکەم هەر کچی من ئەگەر ئافرەت بێ هەر خوشکەکانی خۆ من ئەوانم بە ملیۆنەها خوشکم هەیە لەم سەر زەوێدا بەڵام مۆبایل پێنەبوون هیچ گرفتێکیشی بۆ دروست نەکردوم ئێستا من ئەمڕۆ لە هەولێرم لەگەڵ جەنابتە باوەڕ کە 3-4 ڕۆژکە نەسمەوە منداڵەکان نازان نە لە کوێ بەدومدا بگەڕێن ماڵی حەڵالیش نافەوتی ئاخریا دەچێتەوە ماڵە و پاراستومی لەوەی فڵان کەس ئێستا ڕوحی دەرنەچووە تەلەفۆن کراوە لە پەیجا بڵاو کراوەتەوە من کە خەڵکی وایە مردووە دوای مانگێک زانیومە ئەنجە کە سوکاریم بینیوە لەسەر بازار لە بازار لە ناو ئۆتۆمبیل مەکاکە ڕەبی خوا لە باوکت خۆش بێ وەڵی ماوەستا ئازانم تۆ نەزانیت چکە تۆ تەلەفۆنت پێنیە ئەو بارگرانشی لە کۆڵ کردومەوە ینی زۆر کات و کار و کەسابەت و دین و دنیای بۆی جێڕامەوە وە ژیانیش مامۆستا 25 ساڵ لەمەوە پێش لە باو باپیری تۆ بپرسە خۆ مۆبایل نەبوو ژیانیشمان هەردەڕوا من ئێستا تۆ زە ئۆتۆمبیلەکەم زیاتر بەکاردێنم ئیشم بە وەستایەکە ئیشم بە کرێکارێکە ئیشم بە هاوبەش و شەریکێکمە معاملەیەک بەیەکەوە بکەین دەزیاتری تەلەفۆنی بکەم دەچم بۆ ماڵێ بۆ لای ئەوە زۆر جاریش گوێچکەی ناوە میتیهابی هەیە ئەو مۆبایل 3-4 جار لەسەر یەک بەکاری بێنم ناچار بم ئەبێ حەبێکی بچووک بخۆم ئەوش خەوە لێ دەخا ناڕەحەتت دەکا بۆیە هەموو دکتۆرەکانەوەی کامۆژگاریان کردم لە ئێرەش و لە ئێرانیش وتیان مۆبایل بەکار نەهێنی زۆر باشترە ئیتر هاتمەوەی یەکجاری سیمکارت شتەکانم فڕێدا و مۆبایلەکە واز لێهێنا 5 ساڵ زیاترە مۆبایل لە جیشفان و لە ماڵ مابوونی نەبووە بەڵام ژیانیش هەر زۆر ئاسایی دەڕوا خەڵک ئەوە نییە یەک دقە مۆبایلەکەی لێ بەجێ بمێنێ ئێستا من لێرە بووم لە بەیانەوە لەگەڵ جەنابتاندا پێشوەختیش خەریکی خوێندنەوەی کتێب بووم خەریکی نووسینی خۆم بووم هەر نازانم لەم دنیای لالا لەم شارەدا چ دەگوزارێ چونکە هیچی پەیوەست نییە بە منەوە نە پێم چاک دەکرێ نە ڕووخاویەکانم پێ نوێ دەکرێنەوە نەخەمی ئەوەندەش بخۆم خۆشحاڵیەکانش زوو بڵاو دەبنەوە ئینشاءالله فڵان کەس تەوبەی کرد و ئیشی منەوەیە فڵان کەس تەوبەی کرد فڵان کەس بوو بە حیجاب فڵان کەس ڕۆیش بۆ عومرە الحەمدولله فڵان کەس وازی لە خراپە هێنا دەی والله هەزار جار سوپاس بۆ خوای گەورە ئەوە ئیشەکەی من هاتە جێ بۆیە ژیانی بێ مۆبایلی ژێشێکە لەو بەرەکەتانەی کە خوای پەروەردگار بە هەموو کەسی ڕاوە نابینێ خوا ئەو خەڵاتی لەگەڵ من کردووە زۆر باش مامۆستا زۆر خۆشحاڵ بووین کە کاتی خۆت پێبەخشی خوای گەورە سەلامەت ئەگەر قسەیەک هەبێ لە کۆتایی خوا ڕەحممان پێ بکەوەی بە زمانمان دادێ ئەوەی کە ڤیدۆیەک بڵاو دەکەینەوە لە دوای قەبرەکەش تای تەرازوی چاکەمان قورسکە هەرچی بینی ڕەحمەتێکمان بۆ بنێرێ وەخوا لە گوناهەکانمان خۆش بێ ئێوەش بەخێر بێن ئینشاءالله ئەم چەند خولەکەمان لەبەر خوا بوو بێ و خێرێکمان گەیاند بێ زۆر سپاس مامۆستا سپاس بۆم دەرفەتە خوای گەورە پاداشتی جەنابیشتانداتەوە سەلامت بن هەر کەس کە دەستی بەتیکەنانێ بڕسێ لا کووخێ هەبێ شەوانە تێیدا وەحەسێ چەند خۆشە ژیانی وە چه ئازادە بەدڵ بۆ خۆی بێ نە ئاغا بێ نە بەردەستی کەسێ